لۆبێ لە 1970 لەم سنوورە ئاکرێ وەکو شوێنەکانی تر شارە زۆر و پێنجۆرانە بە 10 لۆبێ ناکرێ. لۆبیا بەناوبانگەکەی گوندی تازەدیە پێگەیشتووە لەگەڵ پێگەیشتنی لۆبیای ئەم سنوورەیە ساڵانە بەهۆی ناسکی و تامخۆشی لۆبیاکەیەوە خواستێکی زۆری لەسەر لە بازاڕەکاندا. من لە یەکێک لە زەویەکانی گوندی تازەدێم کە لۆبیای تێدا چێنراوە ئێستا لۆبیاکەی پێگەیشتووە وەکوەوەی بینن ژمارەیەک کرێکاری ژن و پیاو لەم زەویەدان و لۆبیا دەڕنن دواتر بە مەبەستی ساختکردنەوەی ئەنێردێتە بازاڕەکان و لێوەوە ساغ دەکرێتەوە. هۆکاری ئەوەیە کە لۆبێکی ناسکی جوانە وەکو ئەوەی خەڵکە ڕۆژانە 2 کیلۆ با زیاتر خەڵکی 20 کیلۆ 30 کیلۆ بای خەدەم بجەمدە بۆ دەستانی بەکارتیە. بەڵام زیاتر خواستەکەی ئەوەیە وەکو شووتی و کاڵک و بەرومەکانی تر هیچ دەرمانێک ناکرێ لەوانێت تا دوایی جایە دوو جار دەرمانی حەشرات بکرێ یان نەکرێ. لۆبێک شتێکی زۆر ئاسایی ئاوا بمە شۆرەبی خۆی کێشەی داو دەرمانی نەکە بڵێ دەرمانی گەورە بوون یان گەی بووین تێ بکرێ بوو بە هیچ شێوە چای تێ ناکری. باشەواتە هیچ دەرمانێکی بۆ بەکار نایەنن بە هیچ شێوەیە دەرمانی بۆ بەکار نایرین کە گەورەیەکە یان بگەیە یا شتێکی ئاوا ئەو بە هیچ شوێنێ بۆ بەکار نایری. باشە لۆبیا ئەم ساڵ لە چاو ساڵانی ترا بەرهەمەکەی باشتر بۆ وشکە ساڵیە هیچ کاریگەری هەبوو لەسەر بەرهەمی لۆبیا؟ نەخێر وشکە ساڵی لەسەر بەرهەمی لۆبێش کاریگەری نییە لەبەرەوەی هەم ئاوی بیرمانەیە هەم ئاوی سیروانمانەیە بۆ وشکە ساڵی کێشێکی بیاویمانیەم. باشە لە ڕووی نرخەوە چی لە چاو ساڵانی ترا نرخەکەی زیادی کردووە خودکەمی حەبنا تا هەتاکو ئەمڕۆ لە چاو ساڵانە نرخەکەی باشترە چونکم ساڵان الحەمدنا هەموو ساڵێ بازاری باشە ساڵان با بڵێ هەزارێکە تا 1500 بۆکە تا ئێستا بازاری دانە بەزیە. باشەواتە ئەم ساڵ 1500 ساڵی پار هزار بازار نارە ئیتر بازار بەس هیچ ئەوەیە کە زیاتر تاتەوە بازاڕەیە هێشتا بەتەواوی پێ نەگەیشتەوە. باشە ساختکردنەوەی هیچ گرفتی ساختکردنەوەتان هەیە لە بازاڕەکانە چۆن ساغیەکەنەوە؟ الحەمدوللا هیچ کێشەی ساختکردنەوەمان نییە لەبەرەوەی وەکو سنووری گەرمیا زیاتر سنووری باوەندە تا کەلار لۆبێ لە 1970 لەم سنوورە ئاکرێ وەکو شوێنەکانی تر شارە زۆر و پێنجۆرانە بە 10 لۆبێ ناکرێ لەبەرەوە زیاتر خواستی لەسەر و بە ئاسایی ساقە بێتەوە. باشە خۆتانەی بەنەعەلوەکان یاخود مشتری تایبەتان هەیە دیە لەسەر زەویەکانەی بات؟ بەڵێ وەڵی کاتەکان جیاوازە زۆر جار مشتری لێرە ئەیبا جار وایشی خۆمانی بنە ئەلوەی کەلار لێ ساقەکەینەوە هیچ کێشەیەکی نییە و بازان ساقە بێت. باشەواتە جیاوازە بەرووبوومەکانی تر لە لۆبیا کێشەی ساختکردنەوەی بەرهەمەکەتان نییە؟ بەڵێ نەخێر الحەمدوللا کێشەی ساختکردنەوەمان نییە باسایی ساقە بێتەوە بازاری باشی. ئەم بەروبوومی لۆبیا کە خۆتان جگەلەوەی ئیسفادەیەکی لێەکەنە بینی ژمارەیەکی زۆر کرێکاریش لێرەن هەلی کار بۆ کەسانی تریژە ڕەخسیان لێرە. بەڵێ ئێمە سەرەتا ئیشەکە بۆ قازاجی خۆمانەکەین بەڵام خۆمان قاجار دەکەین دەیا کرێکاری وەکو ئیسفادەی لێکەن و کرێکاری باشمان هەیە ڕۆژانە کە ئەوەی لێگەن خۆش کرێکاری ئیسفادەی لێکەن.